لە ڕووی گەشت دەریانانەکەمان توانین لە هەفتەیەکە 300 مەتر گەشت دەربێنین گەچەکەمان گەچێ باشە بەردەکەی کفری بەردێ باشە ئەوەی من بیستێتم لە ساڵەکان ساڵی چلاگان خەڵ لە کەرکوو گواتە لێرە گەجی بردووە بەرهەمەکان بۆ خانەقین و سمود و کەلار و قەرەتەپە و جەلەولا ئەم ناوچەیە هەموو بۆ هەموو شوێنەکانی ئەڕوات ئەم معاملە تاگە معمل لە سنووری گەرمیانە هینداوەکانی لە حکوومەت کارێکمان بگە لە ڕووی ڕۆنی ڕەشەوە ڕۆنی ڕەش ئێمە لە بازار ڕەشە ئەیکڕین بە سعرێکی زۆر گرانەی کڕین هیچ هاوکارێکمان ناگە حکوومەت لە ڕووی ڕۆنەوە ئێمەش ئەگەر ڕۆنەکە گران بێت و بۆ نێوە سعرەکەمان بەرزکردەوە ناتوانین سعر وەکو هین بیژن شوێنەکانی تر بیفرۆشین ئەو حەفارێ ئەو شاخە لەو شاخە ئیشەکە ئەو شاخە ئیشی لێکە بەردەکەی یشکێنێ دەقاقە بەردەکەی یشکێنە بەردەکە یشکێنێ ئەم شۆفڵە بارێکای کاتە ئەو سەرنەوە ئەو سەرەنا دیارە لێوانەوە ئەو سەرەنا ئەی بێژیە ئەو بەردەتێنین بۆ لای ئەم کورەیە ئەم کورەیە ئێمە مەختەرێکەکەین ئای چینین دیتە چنیاوە مەختەرێکەکەین چواردە کون لە ژێرەوەتە تقریب حوتیش لەبانواتە بینەکانی شێکەین ئەی چینی دوایەوە ڕێکی خێن حتا قەپاتە بێ قەپات بوو قەباغ و خۆلی لێدەین دوای خۆڵەکە ئاگری تێبەرەدەین لەوانەوە ئەیستێنین ئەبێت 48 سعات بستوە 48 سعات 50 سعات بستوێ یاڵە ئەم کورێ ئەستوێ ئەبێتە گەچ ئەم کورێ ئەبێ ئازماوی ئەجا قەراقی لادەین فەرشەکەینە ئەو ساحەیە بەردەکاڵەکەی جیاوەکەین ئەوە کەشی بە شۆفڕی هاڕێکێنە ئەو کەسارەوە و کەسارەوە دیارە و تۆبۆغرافەی کفری مەسەرەن نیمچە شاخاویە ئەو شاخەی کە ناسراوە باوەشاسوار شاخێکی گەچیە مێژووی گەچکاری و دروستکردنی خان و بەبەرد و گەچ ئەگەڕێتەوە بۆ هەزاران ساڵ پێشستە ئێمە دەبینین لە سەرقەڵا کە نزیکەی 11 کیلۆمەتر لێرۆ دوورە ئەو گۆڕە ئەشکەوت هەیە هەر بە هین دروست کراوە بە گەچ و قایە دروست کراوە هەروەها شوێنەواری زەنگاواتی کۆنش هەر بە گەچ و قا دروست کراوە جگە لە دروستکردنی گەچ و ئامادەکردنی بەرد لە شاری کفری تا ئەتوانی بڵێن تا چلەکانش مادەیەکیان دروستە کرد کە وەکو چمۆتۆی ئیمڕۆیە جا پێڵێن قسم یان نورە ئەوش بۆ چی دروستەکریا بۆ ئەوەی بناغەی خانیەکان پێی دروست بکەن بێگومان ئەو وەختە کاتێک گەچ و قایان دروست کردێ بۆ دەوروبەری بەڵام بۆ شوێنە دوورەکان ئەستەم بووە مەسەرەن بتوانن ئەم بەرد و گەچوانە بتوانن بیگەێنە شوێنەکان تر بووە لە کفری و دەوروبەری ئەبینین تا لەوانەیە تا 20 ساڵ پێشستەیش هەروە بەرد و گەچ و قای ئیشیانە کرد بەڵام ئێمڕۆ ڕۆژگارەکە مەسەرەن وایە بە برۆک ئیشەکان بەڵام سپیکردنی خانی هەر بەگەچ.